بۆ یەکەم جار لە سەراستی عێراق لە هەڵەبجە هەفتە بازاڕێکی کشت و کاڵی تایبەت بە ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران کرایەوە. گرنگی ئەم هەفتە بازاڕە لەوەدایە جوتیار ڕاستەوخۆ بەرهەمەکەی خۆی بە کڕیارە ئەفرۆشێت و نایخاتە عەلوەکانەوە. 92 دوکان کراوەتەوە لەناو ئەم هەفتە بازاڕە و ئەم هەفتە بازاڕە دەرفەتێکە بێ بۆ هەموو جوتیارێک بەبێ جیاوازی ئەوەی کە خاوەنی بەرهەمە، بەڵام مەرجی ئێمە لە جوتیار ئەوەیە کە ئەو بەرهەمەی تێدا نمایشکا کە کوالێتی بەرزە، نەوعەتی باشە و مەرغوبە لەلایەن کڕیارەوە. ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەوی جوتیار لەو پرۆسەی کە بە بازارکردن هەیە بە شێوە ڕۆتینەکەی کە بەرهەمەکەی باتە ئەلۆ دوایە گاتە دەستی بەخاڵ و دوایە گاتە کڕیار، لەوە دەربازی ئەەکەین. جوتیار ڕاستەوخۆ لێرە ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ بڵێن کڕیارە ئەکا و بەرهەمەکەی بە کڕیار ئەفرۆشێ. ژنان هاوشانی پیاوان لەم هەفتە بازاڕەدا بەرهەمەکانیان ساغەکەنەوە. لێرە هەموو جوتیارێک بێ جیاوازی ئەتوانێت جێگای تایبەت با خۆی وەربگرێت، هەفتانە بەرهەمی تێدا بە بازار بکات. ئێمە لە ئەم هەفتە بازاڕان ئەتوانی بەرهەمەکانمان ڕاستەوخۆ بفرۆشین بە کڕیارانمان و ئەتوانی مشتری ڕاستەوخۆ پیا بکەین بۆ بەرهەمەکانی تریشمان کە لە ماڵەوە بتوانن بێن ئیسفادەی لێ بکەن و لێمان بکڕن. ئەم هەفتە بازاڕە زۆر باشە بۆ ئێمەش هاوشانی پیاوان ئیش خۆمانەکەین، بەرهەمەکانمان ساغەکەینەوە. زیاتر بۆ ئەو ڕۆژانی کەوە لە ئەلوەکانە جوتیار ئەڕوار بە تایبەتی ڕۆژانی جمعینە کە ئەلوە نیە توان لێرە بێ ئەو بەرهەمەی خۆی هەیەی لێرە بخاتە بازاڕ و بیفرۆشێ بۆ سیعرێک کە لە ئەلوە و کە ئەلوەش کرێ لێ وەرەگرێ، لێرە هیچ شتێکی لێ وەرناگیرێت. دوکانێکی ئەدرێتێ تا ئەو فترەی دوو ڕۆژە کەلوپەلەکەی خۆی تیافرۆشە بە سیعری کەمتر لە ئەلوە. ئەم هەفتە بازاڕە لە سەربودجەی یەکێتی ئەوروپا لەلایەن ڕێکخراوی GIZ ئەڵمانیەوە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە بنیاد نراوە. نوێنەری یەکێتی ئەوروپا دڵنیایی دایە هەڵەبجە کە بەردەوامە بێت لە خزمەتکردن بەم پارێزگا نوێیە. Absolutely, that's what I said. I think Halabja bears special. بەدڵنیاوە ئێمە زۆر پێویستە لەسەرمان کاوکاری هەڵەبجە بکەین. هەڵەبجە قوربانی زۆری داوە نەک تەنها بۆ کوردستان و عێراق، بەڵکو بۆ جیهان بەگشتی. لەبەرەوە ئەرکی ئێمەیە خزمەت بکەین. هاوکارێکی باشیشمان لەگەڵ ئیدارەی پارێزگای هەڵەبجە هەیە بۆ ئەوەی بتوانین هاوکاری باشی پرۆژەکانی هەڵەبجە بکەین. لە کردنەوەی هەفتە بازاری کشت و کاڵی هەڵەبجەدا کە پارێزگاری هەڵەبجە و لێپسراوانی ئیداری و ژمارەیەکی زۆر لە چین و توێژەکانی کۆمەڵ ئامادەی بوون، لە پسراوانی ئیدارەی پارێزگای هەڵەبجە دڵنیایەندایە جوتیارانی هەڵەبجە و هەورامان و شارەزور کە بەم شێوەیە پلانیان هەیە لە ئێستا و ئایندەشدا بازار دروست بکەن بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران و دروستکردنی بازار بۆیان. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.